سڵاوتان لەبێ من ساکارمەرم لە دیجیتال میدیای ناڵتیەوە لەگەڵمان بن بۆ وەرگرتنی زانیاری نوێ سەبارەت بە فێستیڤاڵیەکان. 20 ئایار دەیەم ڕۆژی فێستیڤاڵەکەیە کە دوو کۆنفرانسی هەواڵی تێدا ئەنجام دەدرێت و حەوت فیلم نمایش دەکرێن. کاتژمێر 8 و 30 خولەکی بەیانی کارەکانی دەیەم ڕۆژی فێستیڤاڵ دەست پێ دەکات و فیلمی The Last Face کە لە دەرهێنانی سیم پێنا نمایش دەکرێت و کاتژمێر 2 و 30 خولەکی نیوەڕۆ کۆنفرانسی هەواڵی فیلمەکە ئەنجام دەدرێت. لە 11 بەیانیدا پرۆگرامی چوارەمی سینۆ فاوندیشن ئەنجام دەدرێت و لە هەمان کاتیشدا کۆنفرانسی فیلمی The Neon Demon کە لە دەرهێنانی نیکۆلاس ویتینگە بەڕێوە دەچێت. کاتژمێر 11 و 30 خولەک فیلمی لە لاغان نوجەدە فرانسیسکۆ سونێغ کە لە دەرهێنانی فرانسیسکۆ مارکیز و ئاندریا ئێستایە نمایش دەکرێت. کاتژمێر 4 و 30 خولەکی دوای نیوەڕۆژ دووبارە دەکرێتەوە. دوای نیوەڕۆ فیلمی لە لەختی غۆش کە لە دەرهێنانی میشێل دۆدۆکە نمایش دەکرێت. کاتژمێر 4 و 30 خولەکی نیوەڕۆژ ئاهەنگی خەڵاتکردنی فیلمەکانی سینۆ فاوندیشن و نمایشکردنی فیلمە براوەکان بەڕێوە دەچێت. کاتژمێر 7 و 9 شەویش فیلمی فروشەندی کە لە دەرهێنانی ئەسغەر فەرهادیە نمایش دەکرێت. فێستیڤاڵ کاتژمێر 10 شەو بە نمایشکردنی فیلمی ڤاروناگی کە لە دەرهێنانی بەهمان بەهزادیە کۆتایی بەکارەکانی ڕۆژی دەیەمی دێنێت. ئەوەی بینیتان کار و ئەجەندای ڕۆژی دەیەمی فێستیڤاڵیەکان بوو. لەگەڵمان بمێنەوە بۆ زانیاری زیاتر. فێستیڤاڵ دی کانز